کافرەکان و بێدینەکان و دژمنانی ئەم دینە پیرۆزە هەموو کاتێک سیاسەت و پیلانی ئەوەیان هەیە لە کۆن و لە تازەوە ئەمەیەکێ لە پیلانە پیسەکانیانە سێکە لە قورئاندا چۆن باس کراوە. خوای گەورە دەفەرمێ وقال طائفة من أهل الكتاب آمنوا بالذي أنزل على الذين آمنوا وجه النهار واكفروا آخره لعلهم يرجعون. سيد أم بيلانك أما بيلانك لقرآن دا باس كراوة جماعتك لا قاورو جولك كان بتايبتي جولك كان بيلانك كان دانا سياستك كان دانا لنا أخوان دا وتيان چي وتيان با هندك لإيما إيما جولك هندك من مسلمان دبين تاقي بياني لسرتاي روجة ومسلمان دبين بلام ئێوارە پێشەوەی خۆرئاوە بێ کافرە بین لە دینەکە هەڵەگەڕێنەوە بۆچی لعلهم يرجعون بۆی ئەو دینە لە بەرچاویان ناشرین کەین. سەیری ئەم پیلانەکە بڕۆ سەیری مێژوو کە چەندەها کەس هەبوونە بە ناوی مەلاوە لەم کوردستان و عێراق و وڵاتانەی خۆماندا بە حساب مەلا بوونە بەڵام لە ئەسڵا جوولەکە بوونە مسلمان نەبوون. بۆیە ئەو دینەی خوا بە باو باپیری ئێمە بەپێی پێویست نەگەیشت ئێمە دینمان تازە نەکرد و دینمان نەگۆڕیوە بەڵام ئەوە پیرانی دژمنانی ئەم دینەیە تاقی ئێبەیانی مسلمان بن تاقی ئێوارە لە دینەکە هەڵگەڕێنەوە بۆی ئەو دینە خەڵکی بەگومان بێلی بەڵام خوا دینی خۆی سەردەخات دەیانەوێت دینەکەمان ناشرین کەن دەیانەوێت خەڵکی گومان و دوودڵی بۆ دروست بێ و بێباوەڕ بێ تۆ سەیری ئەم پیلانەکە ئێوارە کافر ببنەوە بۆی خەڵکی بگەڕێتەوە و خەڵکی دوای ئێوە واز بێنێت بەڵێن دیارە ئەمانە دینەکەیان بەدڵە بۆ دیارم دینە بەکەڵک نایە نەعوذ بالله. بەڵام سوپاس بخوا دینی ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەدایە لە زیادبووندایە سوپاس بخوای پەروەردگار. پێتان دەڵێن ئەی بێ باوەڕەکان ئێوە دەتانەوێت گومان بۆ ئێمە دروستکەن بەرامبەر بەو دینەی خوا ئێمەش دەڵێن هەروەکو چۆن ئیمامی عومەر فەرمووی ڕەزای خوای لێبێ ئێمە قەومێکی زەلیل و سەرشۆڕ بووین قەومێکی زەلیل بووین خوای گەورە بە ئیسلام عیزەت و ڕێز و حورمەت و شەرەفی بە ئێمە بەخشی هەر کاتێک بمانەوێت لە غەیری ئەم ئیسلامەدا بە ڕێز بین بە عیزەت بین خوا زەلیلمان دەکا. ئیمامی عومەر فەرمووی ڕەزای خوای لێبێ ئێمەش بەهۆی ئەم دینەوە ڕێز و حورمەتمان هەیە ڕێز و حورمەتی ئێمە لەم دنیا و لەو دنیاش پەیوەندی بەم دینەوەیە بۆیە شانازی پێوە دەکەین هەزار کەسیش لەو دینە هەڵبگەڕێتەوە ئێمە زیاتر ئەو دینە دڵمان ناشرینە بێت بە ئیزنی خوای گەورە. خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕێ.